ئیسرائیل چه فڕۆکەیەکی بۆ کوشتنی سەرکردە ئێرانیەکان بەکارهێنا. ئیسرائیل بە بەهێزترین فڕۆکەی جەنگی ئێرانی ئاگرباران و شۆک کرد. هەڕەشەکانی جێبەجێ کرد و دەیان سەرکردەی سەربازی ئێرانی کوشت. شەوێکی تەواوی جیاوازی بە لەدەستدانی سەرۆکی سوپاسسالاری ئێران و فەرماندەی گشتی سوپای پاسداران و فەرماندەی گشتی هێزی ئاسمانی ئێران و زانایەکی گەورەی بواری ئەتۆم بەڕێکرد. درەنگانی شەوی ڕابردوو ئیسرائیل لە ڕێگەی فڕۆکە جەنگیە هەرە پێشکەوتوەکانی لەوانە F-15 و F-15 سوفا و F-16 و F-35 و F-35 کە هەر یەکێک لەمانە بەهێزترین فڕۆکە جەنگیەکانی جیهانن هێرشی کردە سەر دامەزراوە و شوێنە تایبەتەکانی ئێران و توانی چۆک بە ئێراندا بدات. ئیسرائیل ناوی لە فڕۆکەکانی ناوە شێری باگاهاتوو، لە ڕاستیشدا فڕۆکەی F-15 با واتای گەردەلوول دێت و F-15 سوفاش بە بەردی بناغەی توانای هێزی ئاسمانی ئیسرائیل هەژمار دەکرێت. F-16 و F-35 و F-35 بە واتای هەورە بروسکە دێت و ئەمانە دەتوانن خۆ بشارنەوە و بە هیچ شێوەیەک لە سیستەمی ڕادار بەدی نەکرێن، دەتوانن لە یەک کاتدا ژمارەیەک ئەرک بەیەکەوە جێبەجێ بکەن. ئیسرائیل لە درەنگانی شەوی ڕابردوو لە ڕێگەی هێرشی فڕۆکە جەنگیە هەرە بەهێز و مۆدێرنەکانی کۆتایی بە ژیانی دەیان بەرپرسی سەربازی و زانای ئەتۆمی ئێران هێنا. تاران و تەورێز و کەرەج و چەندین ناوچەی تری ئێرانی کرد بە گۆڕەپانی خۆی و لە ڕێگەی دەستگای هەواڵگری توانی زیاتر لە 100 شوێن بۆردومان بکات و کاولکاریەکی بێوێنە لە دوای خۆیەوە جێبهێڵێت. پێشبینی دەکرێت ئێران لە ماوەی داهاتوو چەندین شەوی وا بەڕێ بکات، چونکە نەتەنیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل دەڵێت ئەمە سەرەتای جەنگێکی درێژە، داوا لە هاوڵاتیانی ئێران دەکەم کەلوپەل و خواردن بۆ کاتی پێویست هەڵبگرن.